ما داخست بوو آخر کاکە جەنگیزەوە کارمە ئەم کارە پێویستی بە دوولایەن هەیە ئەوەی عومەر کردی کە بۆت باس کردم و هەروە قسەی دەمی عومەر لەلایەشترەوە چۆنم لایەنە چارەسەر بکەین بچینە ناو گۆر چاوپێکن لەگەڵا بکەین نیوە ژیانی لە بەندیخانە بدەسەر کاکە لەوانەیە لەوێ قسەی لای کەسێک کردبێ یعنی چی بڵێم لەوانەیە شتێکمان لەوێ دەستکەوێ ڕاست دەکەی مەمەد ڕاست دەکەی تۆ لەوەی دوور مەکەوە من کاک عەلینی دەنێنمە ئەوەی لای جەنابەت مەڕۆ چارەسەرێکت بۆ دەدۆزێتەوە دەبێت لەوێ هیچی دەستکەوێ کەمە بیکەوە عەلی قابیلە عومەر نەیزانی بە ئێمە چیمان لێ کرد ها بێگومان زانیوێتی ئێمە نا ئەیشان چووتە لای و تا ئێستاش درۆی لەگەڵمان کردووە عومەر پێش ئەوی بمرێت چاکەیەکی زۆر گەورەی لەگەڵمان کرد باسی ئێمەی لا هیچ کەسێکی دەرەوە نەکرد بەڵام ئەگەر لە بەندیخانە قسەی کردبێتی مەمێت شتێکی بیستبێ واز لێ ناهێنێ هیچ نابیستێ تۆ لەگەڵی دەبی گەر بیستی عەلی لەمە دەرچووینە هیچ دەرنەچووینە ئەگەر دەرچوین بۆ دەمنێری بە دوایدا دەی بڵێ گەر شتێک بزانێ هەموو شتێک لە دەست دەدەن عەلی هەمومان بەڵام یەکێکمان زۆرترین زەرەر دەکا ئەویشیان تۆی زۆرترین زەرەر دەکەی یعنی ناتوێ بزانێت تۆ پیاوت کوشتوەوانی عەلی گەر زانی دەبێ بیکوژیەوە لەگەڵ کاک عەلی بەیەکەوە دەڕۆین بۆ خێرە ئێمەدەم لەگەڵ عەلی بووینە هاوبەش با کەمێکیشە کورد و پیاوێکتر بناسین کەوایە دەبێت سفرەیەک ئامادەکەین بۆ ئەمە یعنی حەز ناکەی لە بەندیخانە بمبینی کاک عەلی دەی وەرە تۆ عومەر لەبەر چاوم ئەوەندە بە یەکتر دەچم بۆیە شتێکی ناخۆش دەبێت بۆ من بتبینم ناو بەندیخانە لە جیاتی عومەر لە ڕاستیدا هەموو شەڕێک بە شەڕ حساب ناکرێت ئەو شەڕە بە شەڕ حساب دەکرێت کە تا کۆتایی ململانەکە بەردەوام بێت لەبەرەوەی من گەڕامەوە تا ئەم شەڕە بگەنمە کۆتایی دەبێت لەسەر بنچینەیە کۆتایی پێبێنی وا بیرکەیتەوە کە زۆر نامەتی بەسەرهێنراوە چونکە لە کۆتاییدا بردنەوە تەنها بۆ یەک ڕۆژ بردنەوەیە ئەزەل دیسان هاتەوە لە کۆڵمان نابێتەوە خۆی بە دەرگا شۆڕ کردەوە هەموو ڕۆژنامەی دەنارد ئێستا هاتوتە ژوورەوە کاکە گیان چیت دەوێ لامەکانیان هەموو نار بووە منیش خۆم هاتم بیاندەمە دەستت مەمەد سپاسنامەیەکم وەگرتووە ناردم تا تۆش ببینی دەبێ بە چای خۆت ببینی کچێک بە منی دەگوت تەمبەڵی پرچیلول و درێژ بوو مەمەد
ئێلێگەڕێ دوای زۆرم خوێن سپاسنامەکەم وەگرت دایکیشم لە خۆشیان گریا باوکیشم پاسکلێکی بۆ کڕێ بەڵام لە تاسەکم دابەر بمەوە ئەها چیم لە هاتووە مەمەد من نامەوێت ببینم نامەکانیش خۆم بۆ مناردوویەوە بەڵام سێرکە بەڵام کاکە تۆ زۆر مەشکت هەیە بۆ تێ ناگەی پێ دڵم نامێ ببینم بۆ هەردەیت واز ناهێنی بۆ چونکە پەیمانەدا چی؟ چونکە پەیمانەدا وتت لە هەر شوێیەک بووم بانگم کەی دێمەلات ئەوەتە لێرەم کاکە بانگت دەکەم مەمەد وا بانگت دەکەم کاکە بۆچی نایە ئەی خۆی کاکە گوتت گەورەش بوو هەروە دەبوو گوتت گەورەش بوو هەردات پارێزم خوا تێمگە کاکە بەبێ تۆ گەورە نابم بیکەنەوە 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 کاکە کاک عەلی ئەوە پێی نەگوترێ شەڕ کە لە سەشتی بێ نرخ بیکەی بەڵکو شەڕ ئەوەیە کە لەسەر خۆشەویستەکەت بیکەی باش ئەمە لەکوێ بڵاو دەکرێتەوە لە مارگێت بڵاوتە بێتەوە دەکرێت سێری بکەم بێگومان کاک عەلیەوە چۆنن بەخێراتن برادێکی خۆشەویستان زۆر مەدحی توێ بۆ کرد بوو نامەوێت زۆر کات بگری گەر بتوانی یارمەتیە و پاشایە مامدەی سوپاس دەکەین کاکم لەم شوێنە مایەوە نا ئێرە زیندانی جیاکراوەکانە سزایان تایبەتیە بێگومان تا ڕۆژەی کاری مەبەستیان لەگەڵ دەکرێت هیچ زانیاری کاکمتان بۆ هات ئەوە 7 ساڵ دەبێ من لێرە دابڕاوم بەڵام هەموو زانیارەکان لێرن با سیر کەم بزانم هیزماوەتەوە هەموو شتێک لێرە نووسراوە چەند ڕۆژ ماوەتەوە 119 ڕۆژ لێرەش سێ دواتر 122 بەڵام ئەو تەنها لەم کاتانە لەوێ بووە تەواو ئیتر ناوی نییە یعنی ئەو داماوەکو مشک بەس دەکون ژیاوە بەڵام بەلاژ نییە لێرە نووسیمە تاوانبار هەر ڕۆژە و کێشەیەکی ناوەتەوە بۆیە بۆ نمونە لێرە نووساوە جارێکیان چەقۆیەکشیان لەو داوە ڕاوەستا و جێچەڵی بە بنکراوان فرۆشتووە دواتریش نهاتووە تاوەکواش بێتەوە بەڵکو بەردەوام بە گژەوانی تردا دەچوو باش ئێوە عومەرتان لە بیرماوە یانی لێرە ژیانی چۆن بووە یاخود بڵێن چێ ئاوڕێ بووە بیرکەوتنەوەی سەزادراوێک بەم پەلەیە و تەنها بەناوەکەی ممکن نییە بەڵام یەک دقە بوەستە کێبینی یەکەم لێرە نووسیوە هاوڕێکەی ئەندێ جار پیاوی گەورە دەخرێتە زیندانەوە کاغعلی دەزانێت کەسانی ترسناکەم بەندکراوەکان هەموو لێی دەترسێن پێم وایە لێرە ناوەکەیم نووسیوە چێە؟ نووسراوە؟ سیر دەکەم دەیدۆزمەوە چێ بوو؟ نا من بە هەڵەدا چوو بووم نا بە هەڵەدا چووم نەتگوت دۆزیمەوە؟ نا من هەڵم کرد بە کەسێکی تر تێگەیشت بووم زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتە ناڕۆین بەڕێزم زۆر سەلام بە یارمەتی خۆتان منیش دەبێت دەرچم کاری زۆرم جێشتووە تۆ باشی ئامۆزە خێرە دیسا ڕەنگت تێکچوو وەک ڕۆژی نامەسعەدەکە ڕێکەوتە هەرکە لەگەڵ تۆ بم ئاوام لە دێ پێ دەچێت لەگەڵەو شوێنانە ڕانە هاتبی عمەری ئێمە 8 ساڵ پاڵی داوە هەر بۆیە بە زیندوی نەهاتە دەرەوە باسی عومەرم دەکرد مرۆڤ ئەوەندە ساڵە چۆن دەتوانی بە تەنیا لێرە بشین مەراقمە دەبێ و هاوڕێی شێ بوو بێ لەوانەیە لەگەڵ کەسێک دوسێ قسەی کردبێ بەڕای تۆ شتێکی باشی کردووە بۆ ئەوان لەم دەپرسی عەلی پێیان نەچوونەوە هەیە تۆ عاقلی بۆیە
بەڵکو بتوانانی ئامۆژگاری ئەو منداڵەمان بۆ بکەین. دەرگاکە بکەوە. بوەستن ئێوە کە سوکار و عمەر ئۆچارن. من برایەوەم لەبارەی زیندانی کرانی لێکەڵنەوەیەک دەکەم. کەوایە لە شوێنێکی هەڵەن. ئێدەزانم ئەو پێشتر لە زیندانی ئەزیری بووە بەڵام منیش خۆم لەوێ بووم. عمەر پێش ئەوەی بێتە زیندان هیچ نەبوو هیچ. ئەوە تۆ چی دەڵی خاڵە ها؟ ئەوەی عمەری کردە پیا و کەسێکی گەورەیە تازە لە زیندان دەرچووە. ناوی؟ ڕامیز قەڵەندەر. خاڵۆ. باشە چۆنەوە پیاوە بدۆزینەوە؟ کاری تۆ نیە خۆم دەیدۆزمەوە. کاکە عەلی کڕون تۆ دەزانیەوە چ کەسێکە؟ ئەو پیاوەی بیستت تەنیا قمارچێکی گەورە نییە. بەڵکو چی یانە هەیە خۆی دایمەزراندووە. ڕامیز ئەو پیاوەیە 40 ساڵ هەموو قمارخانەکانی ئەستەمبۆلی لە ژێر دەست بوو. یانی تۆ دەڵی چ ساڵەمە بەر؟ بەتەمەنە بەتەنیایە بەڵام بەلاش سەری سپی نەکردووە. دەی ئێستا ئەوەندە بەسە. خاڵۆ پێی دەڵێن خاڵۆ کە لەی سەرد وەک ئاش هەلا دەکا. بۆیە خۆتی لێ نەدەی. پرسیاری دەکەم و خۆم دەیدۆزمەوە. هەموو وەڵامەکانیشت بۆ وەردەگرم. تێگەیشتی لێم؟ دەی بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە. ها جەنگیز چوین. دەستت کەوە. نا لەگەڵ تۆم نییە. قسەمان کرد شتێکمان دەستکەوت؟ نا شتێک نەکە نەیزانین. عمەر 8 ساڵ لە زیندان بوو. هەروەها چەندین دوای ڕوودانی شەڕەکە کوژراوە و نێژراوە. شتێک نییە ئاگامان لێی نەبێ خەمت نەبێ. نا هیچ کەسێ نییە. ناوی کەسمان نەداوە. تەواو. بۆم بدۆسەوە.